پشتبەستن بە بەڵگە شەرعی و زانستیەکانی بینینی مانگ و بە هەماهەنگی لەگەڵ سەرجەم بەڕێوەبەرایەتی گشتیەکانی سەر بە وەزارەتمان لیژنەی باڵای بینینی مانگ لە هەرێمی کوردستان ڕای دەگەینێ کە سبەینێ 25 شەشی ساڵی 2017 کە دەکاتە ڕۆژی یەکشەممە یەکەمین ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە کە دەکاتە 1 شەوالی ساڵی 1438 کۆچی. بەم بۆنەوەیەوە بەناوی وەزارەتی ئاوقاف و کاروباری ئاینی لە حکوومەتی هەرێمی کوردستان پیرۆزبایی خۆمان ئاراستەی سەرجەم هاونیشتیمانیان و مسلمانانی کوردستان و جیهان دەکەین و پیرۆزباییەکی تایبەت ئاراستەی پارێزەرانی خاک و نیشتیمان و برا پێشمەرگەکانمان لە سەرجەم هێلەکانی بەرگری دەکەین و بە هیوای ئەوەی کە ئەم جەژنی ڕەمەزانە ببێتە هەوێنی یەکڕێزی و تەبایی لە نێو پێکهاتە سیاسیەکانی هەرێمی کوردستان و بە هیوای ئەوەی سەرجەم پێکهاتەکانی کوردستان لەژێر ئاڵای پیرۆزی کوردستان بگەنە ئامانجە گەورەکەی خۆیان. سڵاو بۆ گیانی شەهیدانی ڕزگاری خوازی کوردستان، نزای چاکبوونەوە بۆ بریندارانی هێزی بەرگری کوردستان دەخوازین. لیژنەی باڵای بینینی مانگ 29 ڕەمەزانی 1438 کۆچی بەرامبەر 24 شەشی 2017 زاینی.